مەناوی خی گەورە و میرەبان ئایزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ئەڵلقەی شتری دەرەوە یاریگا دێمەلایەوە ئایزانم بە پێویستم زانی ئەم بەرنمەیە تایبەتمەند کەم بە بواری ڕانان هەروەها بەشێکی سەرەکی شەکەم بە قسەکردن لە سەرکاری ڕانەراتیانەی چەمچەماڵ و ئەنجامانی تا ئێستایانەی چەمچەماڵ لە خولیانە پلێکەکانی کوردستان دەسەبەری کردووە کە لە ئێستادا پێشەنگی خولەکەی گرتو و یانەکە هەوڵ ئێوەدا کە بۆ یەکەم جار بگاتە خولی نایابی کوردستان بە خۆشحاڵی شۆ لەم بەرنمەیە میوانداریا و ڕێعەزیزم هەرێم بورهان ناسرااو بە هەرێم کەلاری ڕانەر یانی چەمچەماڵمان کردووە هەرێمجان سپاسی ئامادەبوونەکەم دەستان خۆش بۆم دیمانەیە زۆر سپاس حەزەکەم سەرەتا من یعنی وەکو مێژوویەک لێکی بەمانەی لە بەروی زۆرمە بەستمە کۆمەڵێ پرسی سەبارەت بە ڕایانان کە لە نێو وەرزشکاران و سۆشیال میدیا باسەکرێ و شیکردنەوەی بۆکرێ حەزەکەم تۆ وەکو سەرمەشقێک و نمونەیە گوەرگرم و ئەلەوە تەفاسیلەکەی بزانم دواتیژە چینە سەر ئەنجامەکان یانی چەمچەماڵ و ئامانجی داتون با بزانم هەرێم پاژوازێنانی لە یاریکردن ئەو دەستکەوتانی کێنای چۆن قەراریە بێتە ڕاهێنەر سەرەتا بە ناوی خۆی گەورە میهرەبان سپاسانەکەم بۆم چاپێکەوتنە بە نسبەت ئەرکی ڕاهێنەرایەتیمەوە توانم بڵێم ساڵ ئەوەی ماوەی 2 ساڵە من بەردەوام لە ئەرکی ڕاهێنەرایەتی لە دوای وازهێنانم ڕاستەخۆ بەشداری خولێکی شەهادەی سیاسیاییم کە لە شاری هەڵەبجەی خۆشەویست کە خولیای ئەوەم هەبوو دوای تەواوکردنی یاریکردنم بەردەوام بم لە ناو یاریگە بەتەئکید ینی حەزم لەوە بوو کە بەردەوام بم تەواوکەری یاریکردنەکەم ئەرکی ڕاهێنەرایەتی بێت لە هەر بەشێکی وەرزشا بێ گرنگ خزمەتکردن بوو و سپاس بۆ خوا کە سپاسی یانی چەمچەماڵەکەم ستافیانی چەمچەماڵ کە ئەموتمانیان بە من بەخشی پەیوەندیان پێوە کردم و دانیشتنمان کرد چەند جارێک لەسەرەوەی کە من ئەرکی ڕاهێنەرایەتی یانی چەمچەماڵ بگرمە ئەستۆ و بە خۆشحاڵیەوە کە ساڵی پار من بڕیاری یانی چەمچەماڵمە سپاس بۆ خوا لە یەکەم ئەرکی ڕاهێنەرایەتیمە بە هاوکاری ستاف و سەرجەم یاریزانان و هاندەران یانی چەمچەماڵ توانیمان یانەکە سەرخێنەوە بۆ پلە یەکی کوردستان دوای ساڵانێک کە لە پلە دوی کوردستان نبوو و ئەم ساڵیش بۆ جاری دووەم ینی بۆ ساڵی دووەم لەسەر یەک بەردەوام لەگەڵ یانی چەمچەماڵ تا ئێستاش سپاس بۆ خوا توانیمانە ئاستێکی باش ئەنجامێکی باش بۆ شاری چەمچەماڵ بەدەستبێنین بۆ هیواین بتوانین یانی چەمچەماڵ بگەین بە ڕیزی پلەنایابەکانی کوردستان باش مەرجبوون بۆی کە تۆ ڕاهێنەرێکی سەرکەوتووی چییە؟ خۆی لە چەند بەشێک ئەتوانم بڵێم بە چەند خاڵێک یعنی من سەرەتای ڕاهێنەرایەتیم ئەرکێکی زۆر قورس بوو بەلامەوە چونکە بە حەقەت تا نەبووم بە ڕاهێنەر نەمزانی ئەرکی ڕاهێنەر چەند قورس بوو بەڵام من لە کاتی یاریکردنیشما لە ناو یاریگایە سوپاسی سەرجەمە و یاریزاناناکەم کە لەگەڵ ما بوون هاوکار و پاڵپشتم بوون کە دەورێکی ڕاهێنەریم ئەبینی لە ناو یاریگایە بە حکمی ئەوەی کە کاپتنی یانەکە بووم و گویان لێ ئەگرتم لە دوای وازهێنانیشم وەکو ئەرکی ڕاهێنەرایەتی ئێستا یەکەم سەرکەوتنی من کە لە ئەرکی ڕاهێنەرایەتیە بەدەستم هێناوە گونجاندنی خۆمە لەگەڵ یاریزانەکانە یعنی ڕوحیەتێکی وامان لە فرقەکەیا دروست کردووە توانیمە وەکو برایەک وەکو یاریزانێک من تەعاملیان لەگەڵا بکەم هەموو جارێک بە یاریزانەکانی شەڵێم من ڕاهێنەرێک نیم کە بە واجباتی 100% واجباتێکی ئینزیباتی لەگەڵتانە مامەڵە بکەم هەمیشە لە ئێستش لە ڕاهێنانەکانە زۆربەی ڕاهێنانەکان بەشدار ئەبم لەگەڵیانە هەموو جارە پیان ئەڵێم من وەکو هاوڕێک بەکاربێن وەکو یاریزانێک کە لەگەڵ خۆتانە بەڵام حسابێکی جیاوازم بۆ بکەن وەک لە یاریزانەکانی تر هەر ئەوەش وای کردووە کە ئێمە سپاس بۆ خوا وەکو عایلەیەک وەکو برایەک بتوانین لە ڕووی ڕەوشت و لە ڕووی برایەتی و لە ڕووی خۆشەویستیەوە لە تیپەکەیە تیپێکی تۆکمە و باش دروستکەین و ئەنجامی باش بەدەست ئێمە خاڵی بێزی تەعامل بە تەئکید ینی ئەتوانم بڵێم شتێکی زۆر سەرەکیە کە ئێمە لە خاڵەکانی تر خاڵەکانی کە ئەوەیە من ینی لەگەڵ ئەوەیە کە پێم وتون من چاوپۆشیم لێ کردوون هاوکاریانم کردووە بەڵام لە هەمان کاتیشە هەر یاریزانێک لە ڕیتمی مەشقەکان بڕاتە دەرەوە مخالەفەیەک بکات لە چوونە دەرەوەمان بۆ یاریکردن لە کاتی مەشقەکانە ڕاستە خۆ من عقوبەم یاوە هەم لە ڕووی مادی و هەم لە ڕووی معنەویشەوە یعنی لە ڕووی یاریکردنیشەوە یاریزانی سەرەکیم هەبووە مخالەفەی هەبووە لە مەشقەکانە
لە یاری ڕسمیشە یعنی لە یاری دەوریا من دووسە یاری پێش ئێستا یاریم پێ نەکردووە دوو یاری عقوبەیە ماوە بێ لەوەی کە لە ڕووی مادیشەوە عقوبەیەکی وامیاوە کە دەرسێکی لێوەرگرتووە و بەدڵێکی فراوانیشەوە وەری گرتووە و داوای لێبوردنیشی کردووە کە دواترش گەڕاوەتەوە بۆ یاریکردن ئاستی زۆر باشتر پێشکەش کردووە لە سەرەتا ینی ئەتوانم بڵێم لە هەر بارودۆخێکا من مامەڵەیان لەگەڵا بکەن ئەوان لێم تێگەشتون و منیش لیان تێگەشتوم کە قوبڵی بکەن و بە بەدڵێکی فراوانەوە وەری بن باش یۆرگن کلۆپ لە دوانێکی یاوە ئەڵێ مەرجنی ئەو ڕانەرانەی کە لەسەر هێڵی گۆڵ ئەوەستن یاڵی و هێڵی یاریگا بەردەوام قسە لەگەڵ یاریزانەکە مەرج نییە مە ڕانەرێکی سەرکەوتوی بێ بۆی هێتۆر لەسەر کورسەکەش دانیشی ڕانەرێکی سەرکەوتوی تا چەند یعنی لەگەڵ ئەوەیە ئایا وەستانی سەر هێڵی یاریگا چواتایەکی بۆ ڕانەر من بەش بە حاڵی خۆم ئەگەر بەنسبەت خۆمەوە قسە بکەم چەند یاریمان کردووە 2 ساڵم من لەگەڵ یانی چەمچەماڵان بڕوا ناکەم 2 دقە لەسەر کورسەکە دانیشت بێتم لە سەرەتای یاریکردنەوە هەتاوەکو فیکەی کۆتایی من لەسەر خەتەکەیم و ئەڕۆم و یاعازێم بە یاریزانەکان سەبەبەکەی چیە یعنی هەندێک جار خۆت ڕەنگە بزانی یاریزان بە تایبەت لە کاتی ماندووبوونا تەرکیزی یاریکردنی وەکو پێویست نامێنێ وەکو سەرەتای یاریکردن هەمیشە دەم لە سەریانە هەمیشە تەشجیعیانەکەم هەر یاریزانێک هەڵەیەکەکە تەشجیعیەکەم یعنی ناکرێ من لەسەر کورسەکە دانیشتوم یاریزانێک هەڵەیەکەکە هەستم بڕۆمە سەر خەتەکە بانگ ئەوم پێ باشترە کە لەسەر خەت بم و زوو دەنگم بگاتە یاریزانەکە زوو ئاگاداری کەمەوە لە هەر هەڵەیەک لە هەر یعنی شتێکی پێ بڵێم بە یاریزانی کە ڕەنگە زۆر جار یاریزانەکە دوورە لە منەوە من دەنگم نەیگاتێ یاریزانی کە بانگەکەم نزیک لە خۆمەوە پێ ئەڵێم کە ئەو پەیامی من بگەێنە بە یاریزانەکان پێم خۆشە بەردەوام لەسەر خەتەوە و زۆرترین قسەشان لەگەڵاکەم زۆرترین تەژیعیانەکەم بگرە زۆر جار تووڕەبوونیشم پێوە دیارە کە حاڵەتێک هەڵەیەک ئەکەن یا چەند هەڵەیەک دووبارە ئەکەنەوە لەسەرێک تووڕەبوونێکم پێوە دیارە بێت هاواریان بەسەراکەم بەڵام نەک ئەوەی کە من لە جەوی یاری بیان بەمە دەرەوە یعنی من بەش بە حاڵی خۆم پێم باشە بەردەوام لەسەر خەت بووم و بەردەوام نزیکی یاریزانەکان بوو زۆر باشە تاوان ئەمە فەرقی لەگەڵ جیانەکان زەختی جمهور بڕوا ناکەم ینی کلۆ باز لەوە کاڵێ زۆر کەم کاریگەریە لە سەریاریزانەکان بە حکومیەوەی جمهور زەڵجێ دروستەکەن کە دەنگی زۆر ڕاستە ینی چەمچەماڵی شێکێکە لەو یانانەکە جمهورێکی تایبەتی هەیە ینی زۆر جار من دەنگم ناگاتە یاریزانی نزیکی جمهورەکەم کە بڵێ لە ڕاستای دەنگ ناگاتە تاکدیفاع ناگات ینی بە حەقت هەرچەندێ هاوارکەم ئێستا منەوە دوێنێ ینی هەموو دوای یاریەک سەوتمە نووسێ بە حەقت ینی ئەوە هاوارەکەم زۆر خۆشە جارە بڕوا بکە یاری نییە من قورگم نەنووسێت باوەی بە حکمیەوەی کە من زۆرترین هاوارەکەم و حەز ئەەکەم بەردەوام قسەیان لەگەڵا بکەم بە یاریزانەکانیشم وتووە زۆرترین تەشجیع و قسەکردن بکەن لە ساحەکەیە تووشی کەمترین هەڵا بن یعنی بە حکمی ئەوەی ئەگەر یاریزانەکان خۆشیان تەژیعی یەکتری نەکەن و قسە لەگەڵ یەکتریان نەکەن ئەکەونە هەڵی زۆر زەقەوە کە زۆرترین تەژیعی با من کۆمەڵی پرسیاری تایبەت مەیە بەڕایەنان ئەمەوێ بیکەم وەکوی پێشتری ژوتم بە حکمیەوەی کە جەنابەت تازە دەسیاوەتە مەرکە زۆر مەبەستمە بیکەم دواتر دەچمە سەر تەفاسیلیانی چەمچەماڵ لە ئەنجامدانی کاری ڕایەنەرایەتیدا یعنی ئەمەوێت جیاوازیەکەم بۆ بکەی لەگەڵ یاریزانیتە چ کاتێک گرنگە بۆ ڕایەنەر کە پەیامەکەی بگەێنێ بە یاریزان ئایا ئەو وەستانی سەرخەتەیە ئایا بینی جێمەکانە ئایا سەرەتای یاریە لەبەری ئەمەوێت جیاوازیە بکەین لە نێوان ئەم سێ حاڵەت لەگەڵەوەی کە لە کاتی ئامادەکاریشمانەکەتی پێک ئامادەکاریەکە تۆزانی ڕوبەڕووی شێبی تۆ خاڵی بێز و لاواز حتمما ئەمانە دشی پێکی بابزانم ڕایەنەرێک چۆن ئامادەکاریەکە بۆ یاریەک و چ خاڵێک گرنگە کە ڕایەنەر لەسەری بۆ یاری هەموو یاریەک تایبەتمەندی خۆی هەیە ئێمە ئێستا ئەم دوێنێ یاریمان کردووە لەگەڵ ینی ئاکرەیە ڕەنگە جیاواز بێ لەوەی کە ئێمە هەفتەیە لە ناو یاریگای خۆمان یاریەکەین کێ ڕکابەرتە کێ بەهێزە کێ وەکو پێویست نییە خوێندنەوەمان بۆ هەموو یاریەکان کردووە بە حکمیەوەی کە ئێستا زۆربەی یاریەکان بە لایف پەخشەکرێ ئێمە دواتر سیرەکەینەوە واتە متابعاکەی بە تەکید یاری نییە من لە خولی پلەکانی کوردستانە دووجار سیرم نەکرد بێتەوە ئەوانی کە یاری ئەەکەم لەگەڵ یا بە حەقەت یان ئێستا ئەم هەفتەیە من لەگەڵ ینی خانەقینا یاریەکەم دوو لایڤم لای خۆم خەزن کردووە ینی خانەقین لەگەڵ یانەی هەڵەبجەیە ینی خانەقین لەگەڵ ئاگاداربوون ینی نەک من تەنها من ئەوە نەخەمە سەر خۆم
ئیداری یانەکەش سەرۆکی یانەکەش مامۆستا ڕێبوار زۆر جار متابعی یاریەکانەکات بە مەسجێک بۆ منیشی ئەنێرێت ینی هەردووکمان خوێندنەوەمان هەبێ بۆیت وە قسەشی لەسەر ئەەکەین دواتر ڕەنگە لەلایەن هەندێک یاریزانمانەوە کە ئاشنای چەند یاریزانێکی ئەو یانەیە بن بۆ نمونە ئێستا من یاریزانم هەیە لە کەلار یاریزانم هەیە لە ڕانی یاریزانم هەیە لە کەرکوو ڕەنگە لە نزیکەوە یاریزانانی یانەی ڕزگاری یاریزانانی یانەی خانەقین بناسنەوە ئاستیان چۆنە ینی گفتوگۆ ئەەکەین لەسەر بە تەئکید گفتوگۆ لەسەر ئەوە ئەەکەین و بەردەوام ئێمە لە ڕووی مەشقەوە بەردەوام ڕۆژانە مەشقی خۆمانەکەین ئەم یاریە بۆ نمونە لە چی باڵێکەوە یاریکەین لە عمقەوە یاریکەین احتیفاز بە گۆڵەوە لە سەرەتای ئیستیعدادی یاریەکەوە پلاندان هەموو حسابێکمان بۆ کردووە بۆ هەموو یانەکان و حسابی تەواویش بۆ سەرجەمیانەکانی کوردستانەکەین بە باش و بە مامناوەند و بە خراپیشەوە بەڵام ئێمە ئەوە مەبەستمانە ینی ئەچینە یاریگاوە تۆمۆحی سێ خاڵەکەمان هەیە بە حکمی ئەوەی کە یاریزانەکانمان حەزی بردنەوەیان هەیە یاریزانەکانمان لە ناو خۆیانە ڕوحێتێکیان دروست کردووە ڕەنگە پێویستیان بە من هەر نەبێت لە هەندێ بارودۆخی یاریە خۆیان بچنە ڕیتمی یاریەکەەوە من هیچ قسەیەکیان لەسەر نەکەم بەڵام زۆر جاریش لە جێمی یەکەمە لە تایم یەکەمە هەندێ هەڵە و کەم و کورتی ئەبێت ئێمە لە تایم لە بینی جێمەکانە قسەی لەسەرەکەین هەندێ واجبات ئیجباری ئەەکەین بەسەر یاریزانەکانە کە ئەبێ ئەم واجباتە جێبەجێەکەی ئەگەر هەڵەش بیت هەڵەکەیەتە وەستە شانی ئێمە ینی ڕەنگە یاریزانمان لە ڕیتمی یاری بردبێتە دەرەوە کە ئێمە ئیسفادەمان لێ کردو یاریزانمان هەبووە لە باڵەکان و یاری کردووە وتمانەکە کە تۆ بە هیچ شێوەیەک پلانی ئۆڤەر لە بەرنامەی خۆتا دەرکە تەنها ئەوەیە چوونە ناوەوە یارمەتی خەتی پێشەوە بە لە یعنی زۆر حاڵەت هەیە ئێمە قسەمان لەسەر کردووە یاریزان ئیجبارەکەین کە مەم شێوازە یاریکە ئەگەر هەڵەشە هەڵەکە کەوێتەوە سەرشانی ئێمە بەڵام لەگەڵەوەی سوپاسیان دەکەم کە بە حەقەت بە پێڕێنماییەکان ئەجوڵێنەوە سوپاسیان دەکەم کەم و کوڕی هەر ئەبێت کەم و کوڕی نەبێت گۆڵی لێ ناکرێت کەم و کوڕی نەبێت نادۆڕێ یەکسان نابیت یعنی شەرت نییە ئێمە هەموو یاریەکانیش هەر بیبینەوە لە ناو یاریگای خۆمان لە دەرەوە یاریگای خۆشمان بەڵام بە کۆی یاریەکان ئێمە تۆمەحی سەرکەوتن و تۆمەحی بردنەوەمان هەیە باش ئەو کاتێک کە وتم چ کاتێک بۆ پلانی ڕایەنەر گرنگترە ئامادەکاری سەرەتای یاری نێوان گوێمەکان وەستانی سەرهێڵەکە من ئەگەر بڵێم هەر یەکە و گرنگی خۆی هەیە بەڵام لە بینی جێمەکانە گرنگیەکی تایبەتمەندی خۆی هەیە ڕەنگە من وەکوتم ئێستا زۆر جار هاوار لە یاریزان یەکەم لە کات لە دەستپێکی یاریەکەیە گوێی لە من نابێت یان بە هەڵە ڕەنگە لە من تێبگات بەڵام لە بینی جێمەکانە ئێمە هەموو قسەیەکەکەین لە ماوەی ئەو 15 خولەکەیە هەموو شتێک باسەکەین ئەو هەڵانی کە بووە ئەو کەموکورانی کە لە تایم یەکەما کردوتە ئەبێ کۆتایی پێبێنی لە تایمی دووەمە ئەبێ بێتەوە جێوی یاریەکە ئەوەی کە کردوتە ئەگەر هەڵە بووە هەڵەکە ڕاستکەرەوە ئەگەر ڕاستیت هەوڵ بە باشتریکە یعنی لە تایمی دووەمە ئەتوانم بڵێم ڕەنگە یاریزانەکان لە سەتا هەفتای ئەو واجباتی ئێمە پێیان ئەڵێن جێبەجێکن ئیتر وەکو پێویست من لەسەر خەتەکە هەر ئەوەستم بەڵام وەکو ئەوە نییە من لە تایمی یەکەمە قسە زۆر لەگەڵ یاریزانەکانە بکەم زۆر مناقەشیان لەگەڵا بکەم لە تایمی دووەمە زۆر باشترە بۆ من ئاسانکاریەکە بۆ من ینی ئەو بینی جێمە ئاسانکاریەکە بۆ من کە من هەموو شتێکیان پێ بڵێ ئەتە هەمووی پەیوەندیکی هەموو یەک لێ گرنگترە ئەو چوار شوێنەی بە دڵنیاییەوە هەم وەستانت هەم سەرەتایی دەستپێکی یاریکردنت کە لە کاتی تەشکیل لەدانانە تۆ هەندێ واجبات بە یاریزان ئەی ڕەنگە یاریزانەکە موفق نەبێت شەرت نییە تۆ ئەوەی کە داواکە لە یاریزان ئەوەت بۆ بکات بەڵام زۆر جاریشەیە من شتێکم بە یاریزانێک گوتووە زۆر بە زیادەوە جێبەجێ کردووە دەستخۆشیم هەیە بۆ هەر هەمویان زۆر باشە ئێستا ینی پرسیارێکە من وەکو میدیاکارێک زۆر کەڕەت سەرنجی ڕاکێشاوم وتەیەکی ڕایەنەرانە کە بەردەوامی بینم لە کاتی یاریەکانە کە باسەکرێ هیچێک لەوانەی کە باسیەکەن ڕایەنەر بەردەوام ئەڵێ پلانەکانمان وەکو پێویست یاریزانەکان جێبەجێیان نەکرد بۆیە شکستمان خوارد یاریشیش بردیەوانەی ئەڵێ هەموو پلانەکانمان جێبەجێکرا ئەمە تا چەند ڕاستە من بە قەناعەتی خۆم هەموو جارێک بە یاریزانەکانیش ئەڵێم ینی پلان دائەنین واجبات دائەنین بۆ یاریزان پلانەکەش سەرکەوتوو ئەبێت بەڵام لە هەمان کاتە ئەشدۆڕێی کەواتە فرقەی بەرامبەریش خوێندنەوەیکی باشی هەبوو بۆ تۆ ڕەنگە لە ڕووی ئاست و لە ڕووی تیپەکە بە عام قسەی لەسەرکەین تیپی لە تیپی تۆ باشتر بێ کەواتە ئەو سەرکەوتووە ئەو ئەفزەڵیت بەوە ئەیتر من پلانم لە 100 جێبەجێ کردی بێ ئەو هەر دەست پێش خەر ئەبێ لەمەیانە بەڵام هەندێک حاڵەت هەیە یعنی هەندێک حاڵەت هەیە بارودۆخی یاریزان
زۆر جار من خۆم لە کاتی یاریکردنیشمان ڕەنگە لە ئاستێکی جێگیری شابوو بێتم لە زۆربەی یاریەکانە وەکو پێویست دەرنەکەوت بێتم ئاستی خۆم پێشکەش نەکرد بێ ڕەنگە یاریزان منی بەدری کرد بێت سەرکەوتوو بووە لەو کارەیە ئێستاش یعنی من هەندێک یاریزانم لە بەردەسایە لە بەرزترین ئاستایە بەڵام لە یاریەکە بۆ نمونە مۆفەق نابێت شەرتنی ئاستی یاریزان جێگیر نییە بڵێ هەموو یاریەک بە یەک ئاستەوە یاریەکە لە تایمی دۆمە هێناومەتە دەرەوە بەدیلەکەیم خستۆدە شوێنی بەدیلەکە مۆفەق بووە ئەم یاریزانە کە دائەنیشێ و سەرەکیە تەبعەن بەخۆیە ئەچێتەوە بۆچی من دائەنیشم هەڵم چییە کەم و کوڕیم چییە ئەبێ خۆی چاکە چ لە مەشقەکان نابێت چ لە یارەکانی داهاتووترابێ کەواتە ئەو پلانی کە دای ئەنیت ئەگەر سەرکەوتوش بیتێ ئەگەر یاریزانەکان 100% جێبەجێشیکەن ئەگەر فرقەی بەرامبەرت خوێندنەوەیەکی باشتری هەبێ بۆ تۆ زاڵ ئەبێ بەسەرتا سەرکەوتوو ئەبێت یعنی ئەو ڕەنگە پلانە ڕێگر بێت لەوەی کە تۆ من لەلاوە پلانێکدا ئەنێم ئیشی من لە باڵەکانەوەیە ئەگەر ئەو باڵەکانی من حەجز کات و نەتوانێت یاری بکەم لە باڵەکانەوە کاتە ئەو سەرکەوتوو بوو ئەو مۆفەق بووە کاتە پلان ڕەنگە زۆر جار 100% جێبەجێشەکەی بەڵام وەکو ئەنجامت بەدەستە بە ئەو بیانوە حەق نییە کە دەوترێت یعنی هەنێ جاری ژەیرێ بەسەر نابژیوانی یاری زۆر ڕاستە من تا ئێستا ئەوە 2 ساڵە ڕۆژێک نەموتووە یاریزانەکانم هۆکاری دۆڕاندن بوون هۆکاری شکستەکان بوون هۆکاری ئاستی خراپی فرقەکە بوون زۆر باش با من بە دیویشتر پرسیارەکە بکەم تۆ مەیخەرەوە سەرخۆت سەرکەوتنی تیپ تۆ بێگومان هەموو کەسارێم کەلاریە ناسێ کە وەکو یاریزان ئینجازیە بووە لە خولەکانی کوردستان بێت چ لە خولی عراقیش کە بەشداری کردو ڕاستێمە پاڵەوان نەبووین بەڵام تەجروبەی یاریکردن لەگەڵ زۆریانە و زۆر هینابوو بە کورت و مختصەر لە کاتی یاریکردنا هەرێم وەکو یەکێک لە سەرکەوتوەکانی کوردستان ناوێنرێ ئێستا لە بواری ڕانانە دەستی یاوەتی ئەنجامی شێنەوە سەرکەوتنی تیپ ئەگەر بە ڕێژە دیاریکی تا چەند لە ئەستۆی یاریزانە و تا چەند بەرپرسیارەتی ڕاهێنەرە خۆی هەردووکی تەواوکەر یەکتریە بە ڕێژەکەین بڵین 50 ئەتوانم بڵێم ینی لا یاریزان زیاترە چونکە سەرکەوتنەکە بە تەئەکید ئێستا ڕاهێنەر دەوری چییە لە تیپە زۆر جار لەگەڵ ڕێزم بۆ سەرجەم ڕاهێنەران یعنی بە حەقەت یاریزانێژم ئەو دیاردەیەم ئەبینی زۆر جار یاریزانە یانی ڕاهێنەرێک ئەبێ بە ڕاهێنەری یانەیەک 4 تا 5 یاریزانی نزیک لە خۆی هەیە بڕاتە هەریانەیەک ئەم 4 جاریزانی لەگەڵایە ژەوەمان تەجروبە زۆر گەورەترین کێشە ئەمەیە ئەمە چی دروستەکە لەگەر ڕێزم بۆ هەموو یانەکان و بۆ هەموو ڕاهێنەرەکان هەموو شیوانیە بەڵام هەندێک لە ڕاهێنەران ئەمەیان تیا بەدی ئەکرێ ئەمە کوتلە کوت لە کاری دروستەکە لە یانەکانە یعنی گەورەترین کێشە لە یانەکانە ئەمەیە کە ئەنجامت خراپ ئەبێ هایسە زۆریانە هەیە وەکو تاک یاریزان دەستنیشانیاکەی ڕەنگە باشترینەکانی سنووری خۆت بێ ناڵێن باشترینەکانی کوردستان باشترینەکانی ئەو دەڤەرە بێ کە لەو یانەیە یاری ئەەکەی بۆ ئەنجام بت نییە بۆ خراپی بۆ وەکو پێویست دەرناکەوی تعاملی هەڵی ڕاهێنەرە بە دەرەجەیە کە ناتوانێت ئەو فێرقەیە وەکو عیلەیەک دروستکە برایەتێکی زیاد لە پێویست من یعنی ئەو شایەتی ویانی چەمچەماڵ ئەم کە 2 ساڵە بڕوا بکە بچووکترین تەشەنجات دروست نەبووە لە بین یاریزانەکانە ینی گەورەترین سەرکەوتنە بۆ من گەورەترین ینی ئاسانکارێکی زۆریان بۆ من کردووە کێشەی یاریزان هەبێت ئەرکی ڕاهێنەر ئەوەیە قورسە بێ بەڵام زۆر جا لە بینی خۆیان شتێ دروستە بێ هەر ناگاتە لای من خۆیان چارەسەر یەکەن ینی زۆر ئاسانکاریان بۆ من کردووە بە حەق تۆ ئێستا وەکو ڕێژە دیاریکەی ئەفزەلیەتی بەیاریزان سەرکەوتنەکە سەرێت یەکەوێتەوە سەر یاریزان ینی لە خۆمەوە قسە لای خۆمەوە دەست پێ بکەم ئەگەر یاریزان علاقەیەکی بە قووەت لەناو خۆیانە دروست نەکەن سەرکەوتن بە ئاسانی بەدەست نایەت کە سەرکەوتنیش بەدەست هات کەواتە هۆکاری سەرەکی یاریزانەکانە باش پرسیارێکی زۆرگرنگ کە پەیوەست یەکەمەوە بە جیهانی ئەوانەیە ئەمەوێت لەسەری بدوێم پاژۆیەکی سیتین ڕانەراتیانی بەرشەڵۆنەی وەرگرت کۆمەڵی ڕیکۆردیان نا بۆی کە سیتین 1500 پاسی یاوە لەم یاریەیە لەگەڵەوەی با من دوایەوەی قسەکەی تۆ کۆمنتی خۆمی لەسەرێم ڕاهێنەرێک کە تازەیە تەیانەیەکەوە بۆ نمونە هەرێم کەلاری من یعنی
ئەگەر بەراوردی بکەی لە بینی ساڵی یەکەمی بواری ڕانان و ساڵی دووەمە ئەگەر چی کۆمەڵە یاریزانی ناسرااو لە بەردەسا بۆ زیاتر یاریزانەکان ناشناوی تا چەند پلانی ڕانەر ئەتوانرێت جێبەجێ کرێ لە خیلالی چەندێکا پلانی ڕانەر جێبەجێکرێ خۆی زۆر قورسە ڕەنگە ئێستا ڕاهێنەری بەرشەلۆنە چەندیانەیەکی کەی کردی بێ پێش ئەوەی کە بڕیاری بەرشەلۆنی بەڵام ئاستی مام ناوەن بوونی زۆر ڕاستە تێگەم ئێستا من سەرەتایی دەست پێکردنم بۆ نمونە یانەی چەمچەماڵم هەڵبژاردووە کە ڕۆشتوم بۆ یانەی چەمچەماڵ یەک یاریزانم نەناسیوە ینی وەکو پێویست کە من بینی بێتم لە یانەکان یاری کردی بێت چکە یانەی چەمچەماڵ لە پلە دووا بوو ینی لەگەڵ ڕێزم بۆ سەررجەم یاریزانەکان کە ئەو ساڵە لەگەڵ ما بوون کەسیانم نەبینی بوو لە ساحەکان لە یاریگاکان کە ئاستیانم بۆ دەرکەوتە بێت تەجروبە یاریکە من خۆم لە پلەنایە بە یاریم کردووە ڕاستە خۆ داخلی چی بوومە داخلی پلە دوی کوردستان بوومە ینی ئەرکەکە زۆر قورس بە بەلامەوە بەڵام لەگەڵ ئەوەیە لەگەڵ سەرۆکی یانەکەیان لەگەڵ ئیدارەی یانەکەیان من دانیشتم گفتوگۆم کردووە ئەم یاریزانانەی کە لە یانەی چەمچەماڵن لە چی ئاستیەکان کامیان باشە لەگەڵ ئەوەشە لە مەشقەکانە بەردەوام چاوم لەسەریان بووە بەردەوام دوو گۆڵیمان کردووە بەردەوام ینی تەمرینمان داناوە خوێندنەوەم بۆ یاریزانەکان هەبوو بۆ حکومی کە چەند ساڵێک یاری کردووە خودی خۆم لەگەڵ ئەوەشە ینی زۆرترین یاریزانم هێناوە کە مەنافەسەیەکم لە بینیانە دروست کردووە ڕەنگە ساڵی یەکەم نزیکەی 32 یاریزانم هێنا یعنی بەوانەی کە لە چەمچەماڵا بوون بەوانەشی کە من بانگێشتم کردن لە ڕێگەی برادرانەوە بێ لە ڕێگەی هەندێ ڕاهێنەرەوە بێ لە ڕێگەی هەندێ دڵسۆزیانی چەمچەماڵەوە بێ نزیکەی 32 یاریزان بوون فترەیەکی زۆر 32 یاریزان بەراوردێکی باشم لە نێوانیان ناکرد مەنافەسەیەکی باشم دروست کرد باشترینەکانیانم هەڵبژان یعنی سوپاس بۆ خوا کە ئەنجامەکەشی بەرچاوە شایستە بوو بۆیانی چەمچەماڵ کە سەرکەوتینەوە بۆ پلەیەک لەگەڵ سەرکەوتمان بۆ پلەیەک من لەگەڵ ڕێزم بۆ سەررجەم و یاریزانانەی کە یانەکەمان سەرخسەوە بۆ پلەیەکی کوردستان بەڵام بتەوێنێتەوێ مەرحەلەیەک سەرکەوتوین ئەبێ گۆڕانکاری لە یانەکەیا بکەین گۆڕانکاریەکی ڕیشەیمان کرد 5 یاریزانی مێشتەوە لە کامل ئەو ستافی کە لەگەڵ ما بوون نزیکەی 22 یاریزان ستافی وەرزی ڕابردوو من 5 یاریزانم لە یانەی چەمچەماڵ هێشتەوە لەگەڵ ئەوەیە ئەم ساڵ دیسانەوە بەرنمەیەکی کەمان دانایەوە پرسیارمان کرد چوین بۆ سەری چەند یاریەک چەند یاریزانێکمان هەڵسەنگان ینی تیپێکی تۆکم و باشمان دروست کرد لەخوا بەزیابێ ئێستا ئەتوانم بڵێم تیپێکین ئەتوانین بەم تیپەوە ناڵێم ڕکابەری پلە نایابی کوردستان بکەین بەڵام ئەتوانین مانەوە مسۆگەرکەین بەم پێکاتەوە ئەمە بۆ یەکێکە کە خۆی پێکاتەکە دروستکە بەڵام بۆ نمونە با من تۆ بە نمونە وەرگرم ئێستا حاڵی حازر یانی پێشمەرگەی سلێمانی ئەڵێ هەرێم باواز لە چەمچەماڵ بین هیچ تۆ چەمچەماڵ بەجێ ناڵی تا ئامانجەکە کۆتاینێ بۆ نمونە ئێستانی پێشمەرگەی سلێمانی کاپنوەلی دوورە خاتۆ لە بەری ئەنجامەکانی زۆر خراپە ئەهێنن هەرێم کەلاریەکەن بە ڕانەر یانەی پێشمەرگەی سلێمانی پلانی ڕاهێنەر کەی دەرەکەوێت لەم تیپەیە ئایا ئەگەر یەکەم یاری یەکسەر چەمچەماڵ یەکسەر پێشمەرگەی سلێمانی بردنەوەی هێنا ئەمە پلانی ڕاهێنەر پێوەی دیارە یاخودەوەتا ئەگەر بۆ نمونە پێشمەرگە 1500 پاسی کرد ئایا ڕاهێنەر دەتوانێت ئەمە بکە زۆر ڕاستە ینی جیاوازە ئێستا من بەرنامەم ئەوە بێت لەگەڵ چەمچەماڵە کۆتایی پێبێ و لەگەڵ پێشمەرگەی سلێمانیە چەندین یاریزانی پێشمەرگەی سلێمانی لەگەڵ خۆما یاری کردووە ینی ئەزانم ئاستیان لە چی ئاستێکایە بەڵام لەگەڵ ئەوەشە سەرکەوتنی مەبەستم پلانەکە سەرکەوتنی یەکەم یاری دیا بۆ نمونە لە 180 یاریکردن لە دەستی منابێت ئەمە ئەوە ناگەێنێ کە من لە دەستپێکمەوە من سەرکەوتوو بوومە ئەبێ زیاتر ئیشی لەسەرکەی ئێستا بۆ نمونە ئەگەر بەرشەلۆنە بکەین بە نمونە 1000 ئەوەنە پاسیاوە بەڵام کۆتایەکەی چی بووە ڕاستە سەرکەوتوو بووە بەڵام بە ئەنجامێکی بە قورسی بەسەریا تێپەڕیوە یعنی ئەم یاری دوایی 2-1 لە خولەکانی کۆتاییە گۆڵی بردنەوەی کردووە بەرشەلۆنە ساڵانی پێشوو بەلایانی کەمەوە 3 گۆڵ و 4 گۆڵیە کرد ئەنجا ئەبوایە ینی فرسەتێکی زۆرشی لەدەستەیە ئەگەر ئەو فرسەتانەشی استقلال کردایە گۆڵی پێ بکردای ڕەنگە خۆی بۆ 6-7 بڕۆشتایە وەکو گۆڵ ئەوە بێلەوەی کە ئاستێکی پێشکەشەکرد لە 180 لە 175 یاریکردنی لەدەست خۆیان بوو ئێستا ڕاستە پاسێکی زۆرەکە لە 167 یاری بەڵام گۆڵی کەمە
لە یاریشە گرنگ چییە گرنگ گۆڵکردنە ینی خاڵی کۆتایی تۆبا لە ساحەی خۆتا 50 پاس یاریکی چوویتە هەژدە یاردەی تیپی بەرامبەرەوە کە کۆتایەکەی گۆڵ نەبوو وەکووا هیچت نەکردی بێ کەواتە ئەبێ پلانێکی وادا بنێت 1000 پاس مەکە 20 پاسم بۆ بکە و کۆتایەکەی بخەرە گۆڵەوە ڕایەنە دەتوانێت ڕاستەوە خۆ پلانی خۆی تەطبیقکە لە تیپە ڕاستەو خۆ ناتوانێت ینی سەرەت لە دەستپێکەوە بتوانیت هەموو ئەوەی کە تۆ مەبەستە جێبەجێکی بەڵام مەرحەولەم بە مەرحەلە یاری بە یاری ئەتوانی بەرەو پێشی بەری من یانی پێشی بەری بە تەئکید من نەکسات بۆ نمونە ستایلی یاریکردنی خۆ هەموو ڕانەرێ بێگومان شێوازێکە بە چ ستایلی یاریکە شێوازێکی هەیە بە تەئکید ئەو ستایلی خۆ دەتەوێت ئەوەی کە خۆت تەطبیقیکەی ئەتوانیت بەڵام خۆناغ بە خۆناغ یاری بە یاری من لە سەرەتای خولی کوردستانەوە کە دەست پێ بکات پلەکان چەند یاریەکەم کرد بە پاریشەوە پارس 11 یاریم کرد 8 یاریم دۆڕاند بەیانی وا ئەدۆڕام لەگەر ڕێزم خۆیان یانوت هەندێک جمهوری چەمچەماڵیان کاکە و تیپی میلیە کاکە من پێم خۆشە بدۆڕێم ئێستا بدۆڕێم باشترە وەک لەوەی کە لە ناو دەوریا بدۆڕێم ئەو دۆڕانە بچووکترین هەڵایە لەو دۆڕانەیە کە کردی بێتیان لای خۆم نووسیمە ئیشی لەسەرەکەم هەڵەکە چاکەمەوە بەڵام بە بردنەوە ڕەنگە چاوپۆشی لە زۆر هەڵە بکەیت بەم ساڵیشەوە کە من پێش دەست پێکردنی خولی کوردستان چەند یاریەکمان کرد ئاسمان زۆر خراپ بوو یعنی هاندەری چەمچەماڵ هاندەری سەرسەختی چەمچەماڵ کۆمنتەکانی مێسەش لایە هەر ڕسمم گرتووە ینی پۆستی لەسرە کردین ئەو ئەم ساڵ چەمچەماڵدا ئەبەزێتەوە بۆ پلە دوی کوردستان یەک یانەدا ئەبەزە ئەو چەمچەماڵە یعنی ئەوەنە ڕەشبین بوو بەوەی کە ئێمە خراپ بووین لە بیدایەتەوە ئێمە ینی اختیباری یاریزانەکەم خوێندنەوە بۆ یاریزانەکان ئەەکەم جێگۆرکێ بە یاریزانەکان ئەەکەم یاریزانی وەسەتم هێناوە لە تاکدیفاع یاری پێەکەم کە باشترین ئاست پێشکەشەکە یاریزانی هجوومم هێناوە لە وەسەتە یاری پێکەم وەسەتم هێناوە ئێستا متەئەخر یاریەکە یعنی ئەمە خوێندنەوەیتە بۆ یاریزانەکەی خۆت بەڵام لەگەڵ ئەوەشە ئێستا لەخوا بەزیابێ سەرکەوتوو بووینە پێش دەوری چی ئەبێ با ببێ گرنگەوەیە من لە دەوریا بە کەمترین هەڵەوە داخلی دەوری باش من ئەم پرسیارم لەبەر ئەوە کرد یعنی ئێستا زۆر کەس لە یەکەم دەست بەکاربوونی چێکی سیتینا باسییان لە پلانیەوە کرد کە ڕاستە خۆ پلانی گۆڕیەوە من حەزم کرد و ڕانەرێک ئەمە دەرخەم کە تۆ بڕوات وانە کە ڕانەر بتوانێت لە یەکەم یاریەوە زۆرتایلی خۆی جێبەجێ زۆر قورسە چونکە من پلانێک بە یاریزانێک ئەڵێن بەم شێوازە یاریکە ڕەنگە لە 160 ئەوەی کە من پێڵم جێبەجێکە بەڵام بۆ یاری دووەم دیسانەوە تکراریەکەمەوە لە کاتی مەشقەکانە پێ ئەڵێمەوە هەڵەکانی پێ ئەڵێمەوە ئەبوایە وات کردە یاری دووەم حتممە ئەبێ باشتر بێ یاری بە یاری تاوە ناگەیتە ئەو ئەنجامی کە خۆدە زۆر باشە ئەجا کاتەکەم تایبەتەکەم بەانەی چەمچەماڵ ئەوەی ئەمساڵ حەزەکەم لەو وتەی خۆتەوە دەست پێ بکەم کە وتە ڕسمی کۆمنتەکانم گرتووە بۆچی هەندەرانی چەمچەماڵ ئابە و شێوەیە لە چەمچەماڵیانە ڕوانی ئێستا لە نیوەشمانتیە پەڕانۆ لە خولی پلەیەک بەرەو کۆتایەکانی ڕۆین بەڵام چەمچەماڵ پێشەنگە ئەم سەرنجە چی بوو ئەم ئەنجامە چی بوو من وەکوتم ئەو کۆمنتانەی کەلامە بە پاریشەوە پاریش هەر دابەزینی تیا بوو ینی پاریش هەر لە کێشەیە بوو یانەدا ئەبەزی بۆ پلەسێ چکە پلەسێ و پلەدۆگانیان تێکەڵاو کرد 38 یانە بوو لە کۆی 38 یانە قورسترین مەجموعەمان هەبوو لە حەوت یانە سیان مادابەزی بۆ پلەسێ یانەی چەمچەماڵ هاندەران زۆر ڕەشبین بوون هەندێکیان کە زۆر خوێندنەوەشیان بۆ یاری هەیە زۆر بە خۆیان بە وەرزشکاردا ئەنێن بەڵام لەگەڵ ئەوەیە ئێمە بە ئەنجام جوابمانیانەوە سپاس بخۆەوە ئەوە پار ڕۆشت ئەم ساڵ لە دەستپێکەوە وتیان پار شانسیان لەگەڵا بووە و نازانم هەندێک پەنارتیاتەکانی تر ینی پەنارتیش بەشێکە لە یاری ئەم ساڵ پەنارتیات شیتیانە ئەم ساڵ لە سەرەتای دەستپێکردنیشمانەوە هەندێک لەو برادرانە دیسانەوە بە پۆست و بە کۆمنت و بە ڕەنگە هەندێک جار قسەی نەشیاویش بەڵام تا ئێستا وەڵامی یەک کۆمنتم نەیاوەتەوە وەڵامی یەک پۆستم نەیاوەتەوە بە یاریزانەکانیشم وتووە یعنی ئیداریەکمان ئەوەی کە تۆپشتەیەنێ و کە خزمەتی یانەکەکە یعنی قورسترین ئەرکی لەسرە و دەستخۆشیشی لێ ئەەکەم ماندووترین کەسی یانەکەیە کە ئیداریەکمانە لەگەڵمانایە یەک ڕۆژ وەڵامی کۆمنتی برادێکیا بووە کە ڕخنەی لە یانەی چەمچەماڵ گرت بوو بەڕاب کە ڕاستەوخۆ پێم وت ئەبێ کۆمنتە بسڕیتەوە پێم سڕیەوە بە یاریزانەکانیشم وتووە یاریزانێک جوابی کۆمنتێک باتەوە ئەوانەی کە پۆست لەسەر چەمچەماڵەکەن جواب باتەوە من
عقوبەم بۆ داناون یعنی پێم وتون پێویست ناکات جوابی یەک کەس بینەوە ئێمە بەچی ئەتوانین جوابیان بینەوە بە یاری جوان و بە ئەنجام کە من ئەنجامم هەبوو ئەنجامێکی شایستم بۆیانەی چەمچەماڵ و شاری چەمچەماڵ بەدەست هێنا ئەوە خۆی لە خۆی باش ئەگەر تۆ جوابێکی بم بیتەوە ئەو ڕەخنەی سەرەتا چی بوو ئەو ڕەخنەیە کە وەکو ئاماژەم پێکرد لە سەرەتاوە من فرقە دروست ئەەکەم بە حەقەت یعنی یاریزانم 4-5 یاریزانم لە کەرکووکەوە هێنا ئەو ڕەخنەیە سەرەتا یەکەم یاری خولی پلێک بوو یا لە ئیستعدادی فرقەکەتا بە ئێستاشەوە ڕەخنەمان لێگرن یعنی هەندێک هەن لەگەر ڕێزم خۆیان بەدڵسۆزی یانەی چەمچەماڵ ئەزانن بەڵام بەڕووکەش وا خۆیان دەرەخن بەڵام لە ناخەوەوانین هەندێکیان لە سەرەتاوە زۆر دڵسۆزن کوت لەو کوت لە کارەکەی خۆتەکە باسەکە وایە هەندێکیان پێیان خۆش نییە چەمچەماڵ ئەنجامی هەبێت لە ڕابردووە چی ڕوویاوە پەیوەندی بە منەوە نییە من ئیش لەسەر داهاتووەکەم من 2 ساڵە ڕاهێنەری چەمچەماڵم پێشترکی ڕاهێنەر بووە و لە هەر باردۆخێکا چی یاریزانێکی نەهێناوە ڕێتەسەیا بۆم فرقەیە پێوەندی بە تۆ هیچ ڕەبتێکی من 2 ساڵە ئیش لەسەر ئەم فرقەیە ئەەکەم ڕێزم لە بچووک تا گەوری چەمچەماڵیش گرتووە بەوانشەوە کە ڕەخنیان لێگرتوم هەموو جارێکەڵێم ئەم ڕۆژ لەگەڵ برادێکا قسەم کرد کە هەندێ ینی باسی بارودۆخی یانەی چەمچەماڵمان کرد زۆرترین سوودم لەوانە بینیوە کە ڕەخنیان لێگرتوم بڕوا بکە ئەگەر لە هەفتەکەیە 5 تەمرینم کردبێ کردومە بە 6 یعنی ئەگەر تەمرینەکەم سەعاتێ بوو بێ کردومە بە سەعات و نیو یعنی ئەو ڕەخنانە زۆر ورێ و وزە و تین گروتین زیاتر لێنیاوە بەمەکە من زیاتر ئیش لەسەر کارەکەم بکەم زیاتر تەشجیع یاریزانەکان بکەم زیاتر خزمەت یانەی چەمچەماڵ بکەم یعنی ئەوە هۆکارێکی سەرکەوتنی منە کە لەگەڵ یانەی چەمچەماڵە بەدەستم هێناوە زۆر باشە ئەمە وەکو سەرەتا باش ئێستا ئەگەر بچینە ناو بارودۆخی ئێستەیانەی چەمچەماڵ و ئەم بارودۆخی ئێستێتیاتی پێ وایە ئێستا چەمچەماڵ لە خولی پلەیەکە بەکوێ گەیشتو و لە چیەوە نزیکە یعنی من بۆیە ئەوە پێڵم ئەمەوێ ئەوە بە نمونە بۆ بێنوانێ کاتێک ڕانێری ڕانەرایەتی لیستەر سیتی کرد ینی لیستەر سیتی وەرزی ڕابردوو لە دابەزین ڕزگار کرد ئەم ساڵ هەر خاڵی هێنا و یەکەمی گرتە بۆیان و ئەوی جارێ ئەو نەخاڵماوە بۆمانەوە ئەو نەخاڵماوە بۆمانەوە یعنی وازەح کابرا هاوارێکرێوی من بۆ بردنەوەی پریمەر لیگ نهاتووم بۆمانەوە هاتووم با من ئەمە لە هەرێم کەراری بپرسم ئامانجی سەرەتای چەمچەماڵ لەگەڵ ئەم بارودۆخەی ئێستەیە یەکگرەوەیە یا جیاوازە جیاوازە بە حەقا چونکە ئێمە پار کە سەرکەوتینەوە بۆ پلەیەکی کوردستان بە بارودۆخێکی زۆر خراپە لە ڕۆمادیەکەەوە من قسە بکەم یعنی یاریزانمان هێناوە بڕوا بکە تەلەبەی جامیعە بووە بە 75,000 وەرە یاریزانێک مانگێک هاتو چۆ بکات بە 75,000 بەو پەڕی حەماسەت شەوە لەگەڵ تیپەکەیا بوو هەتا کۆتایی خۆلیش لەگەڵمانە وەڵام من 2 شەو دیاریم پێ بکەینە بڕوا بکە کاک محەممەد یعنی بێموبالەخە یاریزان زۆرترین معاشمان 150,000 بوو باسی پارەکە کاپتنی یانەکەمان لە بەرزترین ئاستا بوو بێت 150,000 موچەکەی بووە لەخوا بەزیابێ ئەو فەزلی خوای گەورەیە دواتر جوود و ماندووبوونی هەموو لایەک ئەم ساڵ وەکو دەستپێک ئێمە بە حەقەت بە سەراحەت قسە بکەین هەدەفمان تەنها ئەوە بوو ڕێخستنەوەی تیپەکە و مانەوەمان لە پلە یەکی کوردستانە ئامانجی سەرەتاییمان بەڕاستی قسە بکەین بە ڕاشکاوانەیە وەڵام منیش حەزم بەوە هەیە لەبەروی ئەمەیە تەجروبەی ڕاستە کوردستان و لا ئێمە من لەگەڵ ئیدارەی یانەیە قسەم کرد کە پێویستە گۆڕانکاری بکەین لە یاریزانە لەگەڵ ئەوەشە چاومان لە ئەنجامی باشە بەڵام تۆ ڕاستەوخۆ ساڵێک سەرکەوتووی ساڵی دووەم ڕاستەوخۆ سەرکەویتەوە ڕەنگە قورس بێ ئێستا هەر زۆر دوور نەڕۆین بۆ نمونەی سیروان و سۆران بهێنینەوە پار سەرکەوتون ئەم ساڵ ئەوە تا لە سەروی ڕیزبەندیان وەکو کاگرزگار لە بەرنمەیەکە ئاماژەی پێکرد وتی ئامانجی سەرەکیمان ئەمە نەبوو کە ئێستا بەدەستمان هێناوە بە سەراحەت قسەی کردووە منیش ئەمەی کە بەدەستم هێناوە فەزلی خوای گەورەیە یەکەم شێت دواتر ئەو گڕوتینەی کە لە ڕوحێتی یاریزانەکانە دروست بووە بڕوا بکە ینی ڕوحێتێکیانەیە یاریزانم دوێنێ قاچی ئیتر ئەگەر هەر یاریزانێکە بووە ئەهاتە دەرەوە تەواو تووشی سابە بوو لە یارەکەیە هاواری لێکم پێڵێم ئەتوانیڵێ ئەتوانم کێشەی منت نەبێت یارەکەشی بۆ تەواو کردوم بەو ئاسەی کە خۆش پێشکەشێکە لەو پەڕی ئیسابەشا بووە ئەمە چی ئەگەێنێ ئەمە ڕوحێت لە فرقەکە ئەگەێنێ
من بدایەت کە ئەو فێرقەیەم دروست کردووە مامۆستا ڕێبواریش لە بەرنامەشە ئاماژەی پێ کردووە بە خۆشمی وتووە کە بتوانین ساڵێ تا 2 ساڵ تا 3 ساڵیش ئەم فێرقەیە لە پلەیەکە ینی بمێنێتەوە بۆ هیچ داهاتێکی نیە ئەم فێرقەیە کاک محەممەد هیچ کەسێک نایەتە پێشەوە هاوکاری بکە کە تۆ هاوکاریش نەکرای یاریزان ناتوانێت بەو ڕوحێتەوە یاریت بۆ بکە هەرچەندە ئێستا یاریزانەکانی چەمچەماڵ وازیان لە موچە و لە ئیکرامی لە تەکریمیش یەکەمی ڕزبەندین هەشتەم هەفتەیە تا ئێستا دینارێ تەکریم نەکراون خەنەعاتەکەی ئێستا وعدێکی بچووکمان پیانیاوە کە ئیشەڵا بەیانی دووبیانی تەمرینمان دەست پێ بکات تەکریمێکی بچووکیان بکەین تا ئێستا خۆشیان باسی ئەویان نەکردو بۆ تەکریمان ناکەن یعنی پارەکەیان وەلاوە ناوە تەنها ئامانجمان لە ئێستاە پلە نایابە کە ئەمە هاتە دەست تەواو ینی کە لەخوا بەزیابی ئەمە یەکەم و دووەم هەتا چوارەم یاری و پێنجەم یاریش هەر سەدارە بووین لەسەرێکمان بردەوە ئەزانم مانەوەش بوو بیدات هەر باسمانەوە بوو بەڵام کە ئیتر ئەم ئەنجامە هات چاومان بڕیە سەروتر هەوڵڕانکاری و کرد لە دوایەوە یا هەر ئەم پێکاتەوە ئەم پێکاتەیە یەک یاریزانمان هێنا مۆفەق نەبوو لەگەڵمانە لە خولی عراقیەوە کە بەرامبەر ینی ڕزگاریش یاری کرد پێویستمان پێ بوو یەک یاریشبەرمان هەبوو مەرس یاریزانی سێسایق بوو پێشتر پێکانێکی هەبوو ڕاستە خۆتمان پێویستمان بە هێرشبەرێکی ترە هێنامان داخلیشمان کرد لە یارەکەیە لەشی ساغ بێ ئاسێکی باشی پێشکەشکش بەڵام وەکو پێویست مۆفەق نەبوو لەگەڵمانە هەر ئەو یاری لەگەڵمانە بوو ئەگینا وەکو پیشەگەر ئێستا ئێمە تەنها گۆڵچێکی پیشەگەرمان هەیە کە خەڵکی تەهرانە و ئاستێکی زۆر بەرز پێشکەشەکە لەگەڵ ئەوەی کە ئەنجامەکانمان بەرەو باشتر ڕۆشت هەندێک یاریزانی کەمان بانگێش کردووە بەڵام وەکو بەدیل نەکوەکو سەرەکی تەواو ینی هەموو جارێکەوە ئەڵێن لە ناو خۆمانە لەلایەنەی چەمچەماڵە سەرەکی و بەدیل نییە ئێستا منە موشەیەم بەکارێنە سەرەکی و بەدیل نییە بەڕەکەی یاری وا هەبوو 2 یاریزان 3 یاریزانی سەرەکی یاری نەکردەوە بەدیلەکان یاریان کردووە هیچ جیاوازیەکەم نەبینیوە بڵێ ئاستی فرقەکەم دابەزی بێ ئەگەر بەرزتر نەبوو بێتەوە وەکو خۆی ماوەتەوە هەر ئەوەش بۆتە هۆکاری ئەوە ئێمە کە ئێمە چاومان لە سەروتر بێت چاومان لە پلەنایە بێت و ئیدارەی یانەکەش بە حەقەتمان دوون بە حەقەت ینی ئەوانی ژامانجەکان گۆڕاوە ئامانجەکەمان نەماوە ئامانجەکە گۆڕاوە هەموو هەوڵێکیش ئەیان ئێستا ینی تەنها ئامانجیانەوەی ئێستا یانەکە لە پلەنایە بە ببینەوە ساڵەیەکە هەموو هەوڵێکێن یعنی بڕوا بکە بزانم ببینن لەبەری چەند ساڵ بڕوا ناکەم لە مێژووی نابی بینی بێ نابی نەبینیوە لە دوو ئیدارەیە خۆتە زانی ئەوە دویدارە ناڵێ من خولی لە خولی نابی کوردستان لە زاخۆ تا خانەقین پلە نابی نەبینیوە ئەمە یەکەم ساڵە بێت ئەگەری شەڵا خوا مۆفەقمان کات یانی چەمچەماڵ لە پلەنایبی کوردستان لە ڕیزی گەورەکانە بیان بینین ئەوەش بە جوفت و باندووبوونی هەموو لایەک بە دەرەجەیەکیش ئیدارەی یانەکە کە لە بەرنمەیەکە کە کەناڵێک بەرنمەیەکی لەسەر کردین بە حەقەت کەسانی دڵسۆز هەیە بڕوا بکە سەتڵ لەهێنن یعنی پارە کۆ ئەکەنەوە بۆ یانەکە ئێستا ئەو یاریانی کە ئەکرێن نزیکەی 5 تا 6,000 تا 7,000 هاندەریەت سەرەتا وا نەبوو سەرەتا ئەوانەی کە ڕەخنەیان ئەگرت دوورا و دوورە هاتن بەڵام ئێستا ئەوشی ڕەخنە ئەگرێتێت بۆ تەشجیعیانە دڵسۆزی تیپەکەی باش باس لە پلانی ئێستا بکەینەوە باسمان لە پلانی ئامانجی سەرەتای وەرز کرد ئێستا لە بەشی کۆتایی وەرزین 5 جاریت 5 جارمان ماوە ئابزانم هەرێم کەلاری پلانی چییە بۆ 5 جاری داهاتوو کامۆک و پەیامێکیش بێ بۆ یانە خەڵکی چەمچەماڵ کە تامەزرۆن لەبەری ئەو نەکسەی بەسەر ئەوانە هەو بەڕاستی پێدەڵێن نەکسەیەکی زۆر قورس بوو ئێستا هیوایەکی زۆر گەورەیانەیە من خۆم چەمچەماڵی نیم تا ڕادێکی کەمیش تەعاملم لەگەڵا کردوون بەڵام لە ئازاریان نەزانم لەبەری بە حکمی ئەو کاتەش بەرنامەم کردو و خەڵکی وێمێ ناوە قسەم لەگەڵا کردو لەو کێشانەوە ئێستا من دڵتینوی ئەوان نەزانم کە ئایانەوێ بەکوێ بگەن با بمزانم ئەگەر ئەمە هەرێم کەلاری پەیامێکیان پێ بگەێنێ چیان پێگەنی پلانی تۆ چییە بۆ 5 جاری داهاتوو وەکو تامەزرۆکەوەیت بڕا بکە تینووی پلە نایابن پار تینووی پلەیەک بوون هاوکارمان بوون ئەم ساڵ بڕە ئەەکەی ئەم یاریی لەگەڵ ئاکرێ کردومانە بەشێکی مەخسوورەکەیان داناوە بۆ هاندەری چەمچەماڵەکە من خۆتین و تربی خۆ چەمچەماڵی تربی خۆم ڕەنگە لە ئێستاە بڕا بکە پرسیاریان لێ کردم یعنی زۆر نزیک لە چەمچەماڵ
ئەمێنیتەوە ساڵی داهات کۆمنتیان بۆ نووسیوم هاندەران چیم بۆ ئەکەن لە دوای یاری ڕزگاری یعنی بە حەقەت قەرزاریانم چیم بۆ ئەکەن ینی لەو پەڕی تەشجیعکردنان کە بڕاب کە دەور میگرا بە 20 دقیقە نەچوومە ناو مەنزە لەسەر ئەوە وینیاندا بەزانە بوو برادێکی چەمچەماڵ کۆمنتێکی نووسی بووی چۆن دڵت دێت ئەگەر بیل لە جێهێشتنی ئەم هاندەرانە بکەیتەوە کە من هیچ بڕیارێکم نەیاوە بەڵام وەکو پێشبینی یعنی من بەڕاب کە جوابانەوەی من چی بووە کاک محەممەد تەنها ئامە پێم وتوە تەنها بیر و خەیاڵ و ئامانج و هەموو شتێکم سەرخستنی یاری چەمچەماڵە بۆ پلەنایە کە منم ئامانجەم پێکا دوای ئەو بارودۆخ نازانین چۆن ئەوگوزەرێ یعنی ئەو کاتە قسە ئەکرێ ئەو کاتە دانیشتن ئەکرێ ئەو کاتە گونجاندمە باز لە واقع ئێستا من ئێستا ئەڵێم 5 یاری ماوە سیاری لە ناو یاریگای خۆمانە دو یاری دەرەوەیە ئەو دویاری دەرەوەش بە ناو یاریگای خۆمانە زانم یعنی ئەوە نەبێ من بچمە دەرەوە بەو شێوەیە بچمە دەرەوە بڵێم تەنها خاڵێک بەدەست بێنم لەگەڵ ئەو پەرڕێزم بۆ سەر جەمیانەکان ڕێز لە ئاستی هەموو یانەکانەگرم بەڵام وەکو حەزی خۆم وەکو سیقە و متمانم بە تیپەکەم و بە یاریزانەکانم ئەتوانم بڵێم من بۆ سێ خاڵ یارەکە ئەچمە دەرەوە ئەم 5 یاری کەماومە من بەو هیوایم بتوانین هەموو یارەکان لە بەرژەوەندی خۆمان کۆتایی پێبێنین بە تایبەت ئەوانەی ناو چەمچەماڵ کە هاندەرێکی زۆریە تەشجیعمانەکە دوای یارەکە هەمووی بە دڵخۆشی ئەڕواتەوە یعنی کارگەی شیرینی لێ لە چەمچەماڵ کاک محەممەد هەموو یاریەک ئەڵێ ئەگەر 6,000 بێ ئەگەر 10,000 هاندەر بێ هەر هاندەرەوە ئەبێ شیرینیەک بخوا هەمووشی بەبێ بەرامبەر ئەمە ئەکات یعنی بە کارتۆن شیرینی ئەهێنێت ئەیا بەو لیژنەیە کە ستافی هاندەرانن باشە دابەشێکات 10 کەسن 15 کەسن بەناو هاندەرانە بە چواردەوری سیاجەکەیە شیرینی ئەگێڕن ئەمە خۆی لە خۆیان دڵسۆزیەکە خۆی لە خۆیان عەزمێکە بۆ یاریزانەکان ئەوەی کە هاندەر بۆ یاریزانیەکات یاریزان بێویژدانی ئەگەر بە ڕوحێتێکی خیتالیەوە بەو پڕی گروتینەوە خزمەتی هاندەران نەکە بۆیە ئەڵێ میشەڵا بەو هیوایم لەم 5 یاری ئەنجامێکی شایستە بەدەست بێنین ئیشەڵڵا پشتیوان بەخوا ساڵێکە ینی چەمچەماڵ لە پلەنایابی کوردستانە بین ئەمە پەیامی هەرێم کەلاریە بۆ پەنا بە خەڵکی شاری چەمچەماڵ با ئەگە من کۆتا پرسیار بکەم بەنیازی هیچ گۆڕانکاریە بکەی لە 5 یاری داتوە لە پێکاتەوە لە ڕووی گرێبەستی یاریزانەوە یاخود سابت بووی هیچ گۆڕانکاریەک ناکەم کاک محەممەد ئەو پێکاتی هەمە وەکو پێشتر ئاماژەم پێکرد ئەتوانم لە پلەنایە بە ڕکابەری ریزەکانی پێشەوە نا بەڵام یاری بەرمەوە یەکسان بم دۆڕاندن هەمووی تایە بەڵام ترسی داوازینم نەبێت لە پلەنایە بە هەر بم پێکاتەیەوە لەگەڵ ئەوەشا من یاری بۆ یاری گۆڕانکاریم لە تیپەکەیان کردو وەکو یاریزان ئێتر بارودۆ خاتۆتە پێش یاریزانم بۆ نمونە تەرد کراوە کارتی سووری وەرگرتو یاریزانم ئێستا ئەم یاریزانم سێ ئینزارە یاریزانم ئیسابەیە ئەوەی کێتە ناوە ترسم لێ نییە یعنی وەکو بە دیلەکە ترسم لێ نییە ئەی خەمە شوێن ینی یاریزانم 4 مرکز یاریەکە یاریزانم 3 مرکز یاریەکە یعنی قەت یاریزانێکم دانەناوە لە مرکزێکا کە مرکزی خۆی نەبێ بڵێ وڵایدان پێ ناڵەن شانسەیە بڕوا بکە ینی ناڵێن مرتاح نین لەو مرکزە یاریەکەم ئەڵێ ئەمە خۆی لە خۆیان ئاسانکاریەکە بۆ منیش بڕوا بکە ینی ئێستا 4 دیفاعم هەیە بە سابتی نیمە بەدیلی دیفاعم نییە 4 دیفاعم هەیە بەناو کە ئەمانە دیفاعن و لە خولەکانە پێشتری شەر دیفاع بوون ئێمە دیفاعم تەرد کراوە وەسەتم خستۆتە جێگەی ئەگەر لەو باشتر نەبوو بێ خراپتر نەبووە وەسەتم یاری ناکات متأخر ئەخەمە شوێنی هجوومە هێنمەوە جێگەی یعنی لەخوا بە زیابێ شتێک لە فیرقەکەیە دروست بۆ من خۆم بەش بە حاڵی خۆم زۆر گەشت بینم ئیدارەی یانەکە زۆر گەشت بینین بە پێکاتە و بە تیپەکە زۆر باشە تامان منیش وەکو خۆم هەم وەکو هاوڕێیەکیش کە ساڵانێکی تامل کردمانە بۆ بێکەوە هیوادارم چ لەوەی بە یاریزان بە ئامانج گەیشتی و قورسایەکی خۆتێ بۆ هیوادارم ئەو ئەنجامەش بەدی بینی لەگەڵەوە یانەکان سەرجەمیان بۆ من وەکو یەکوان تەنها ئەمەوێت تیپە شایستەکان بگەن بە ئەو ئامانجانەی کە خۆیان بەدیێنن سپاسی ئامادەبوونی هەرێم بورهان هەرێم کەلاریەکەم کە لەم بەرنامەیە لەگەڵ ئامادەبووی بۆ هیوایی پەیامەکەی تۆ بۆ خەڵکی چەمچەماڵ بە ئاسانی بەدی بێ لەبەرەوەی شانازیە بۆ هەمومان من سپاسی واکەم دەستخۆشتان لەکەم لێرەوە هەتا ئەو ڕۆژەی
لە ژیانە ئەبم قەرزاریانی چەمچەماڵم یعنی بە هەر بارودۆخێکا بێت بە تایبەت هاندەران یعنی قەرزاریانم بەڵام ئیشەڵا هیوا و ئاواتیان دێتە دی شتیان بە طبعا بێگومان ئەوانی وەفایان هەیە بۆ تۆ لەبەی تۆ زۆرە بۆ یاون سپاسیان ئایزانم بەرنامەم جارێ دەرویاریگاشم پێشکەشکردن تا بەرنامەکانی داهاتوو بەخواتان ئەسپێر باشە.